لە پرسەی ئەو چوار هاوڵاتیین کە ڕۆژی 21 ئەم مانگە بەلەمەکەیان لە نزیک دوورگەیەکی یۆنان ژێر ئاو کەوت. لەم ڕووداوەدا دەیان کۆچبەر بێسەر و شوێن بوون و تەرمەکانیشان نادیارە. باوکو و دایک و دوو منداڵ کە دانیشتووی ناحیەی گاپیلۆنی سەر بە پارێزگای سلێمانین لە نێو بێسەر و شوێنەکاندان بە پێی وتەی ڕزگاربووانی بەلەمە تێکشکاوەکە کە بە کەسوکاریان دراوە. هیوا و ئەمیرە و دوو منداڵەکەی لە کۆتا ساتەکانی ژێر ئاوکەوتنی یەختەکەدا بینراون کە نەیان توانیوە خۆیان بگەێنن بەو بەلەمە چوپەی کە 12 کەس بەهۆیەوە ڕزگاریان بوو. طبعا بڕیاردانی پرسا لای ئێمە زۆر قورس بوو، بەڵام ڕازین بە قەدەری خوای گەورە کە ئەم شتە بۆ ئێمە یەکلایی بۆتەوە کە ئەمانە بەداخەوە نەماون، چونکە پەیوەندیمان کردو بە 3 کەس لە شاد حاڵەکانەوە ئەوەی کە زۆر ئێمەی تاکید کردەوە کاکفریا دەکات لەگەڵ سۆماخانی خێزانی ڕزگاری بۆ بەداخەوە دوو لە مناڵەکانی لەدەست داوە. هەروەها پەیوەندیمان کرد بە کاک حسەینی ناوە پێما بە لەگەڵ ئەو 3 کەسەی کە لە ڕزگاربوونەمانە وە کەسوکاری ڕێوار ڕێبوار ئێمان تاکید کردەوەتی ئەو مناڵە زۆر بە وازحی وتوێتی چاومان لە کۆمەڵێک کەس بووە کە لەبەر چاوی ئێمە نقوم بوون، هەتا ئەوانەشی کە توانیوانە لە یەختەکە ڕزگاریان بێخۆیان بۆ چوپەڵ واسیوە کە پێشتر تیای بۆ حازر کراوە، بەڵام بەهۆی ئاوەکە سار بووە نەیان توانیوە بەرگە بگرن بەبەر چاوی ئێمە و نقومی دەریاکە بوون. بەپێی زانیاریەکان بەلەمەکە زیاتر لە 6 کۆچبەری هەڵگرتووە کە زیاتر لە 30 کۆچبەریان کورد و نزیکەی 30 کۆچبەریشان عەرەب بوون. کاژمێر 30 خولەکی شەو ئەم خێزانە دوا پەیوەندیان بە کەسوکاریانەوە کردووە. دوای ئەوە ماتۆڕی بەلەمەکەیان لە کار دەکەوێت و کون دەبێت. لەم ڕووداوەدا تەنیا 12 کەس ڕزگار کراون کە 7یان کوردن، یەکتەرمیش دۆزراوەتەوە، ئەوانی دیکەش بێسەر و شوێنن. ئەمە دواپەیوەندی هیوای هاوسەری ئەمیرەیە کە لە ڕێگای مێسنجەرەوە بۆ برایەکی ئەمیرەی نردووە و دەڵێت ئەوان سەلامەتن، بەڵام دوای ئەوە ژێر ئاو دەکەون. والله گیان شۆنی دەنگڵماسی زەحواڵ وەڵای کاکە جارەوە لە ئاو دێمە سافە بوو جارە هەر لە ئاو دەدەڕێین ئەمە نەبێ خاڵە بێدارە ئەسباب بەڵا سەلامەتی بش بەخوای گەورەوە جارە بەڕێگاوی شلایەفرەفرشی بۆکەوە خۆدوانە. دایکی ئەمیرە دەڵێت کچەکەی و زاواکەی بۆ چارەسەری نەخۆشی دوو منداڵەکەیان ڕێگەی هەندەرانیان گرت و تەنها چارەسەریان لە ئەڵمانیا بووە. کچەکەم زۆر جوانە، دوو منداڵی نەخۆشی بێ بۆ چارەسەر بردوونی لێرە نەیتوانیوە چارەسەریان بکە لەبەر فەقیری خۆی پێی نەکراوە چارەسەر بۆ چارەسەری ڕۆیوە، بەس چارەسەریان لێرە نەبووە، لێرانێ پێیان کوتون دوو دەماری لە چای بچڕاوە لەسەری دوو دەمارەکەی لێرە تاهین چارەسەریان نەبووە. کچەکەشی پشتی بووە ئاوا خوار ببووەوانێ کە دەیشتە دەموجارێ بۆ یەگیریایی گوچی بکەم تا بەسەیم پەیدا دێ ئەسمان توامانمە بوو پارەی بۆ بدەین لێرە ئەمەلیات کردی. دکتۆری ئەڵمانیا کوتووی لای لە ئەڵمانیا چارەسەریان هەیە، چەند جار بردبووی بۆ هەستخانەی وانەر بۆ چارەسەری ڕۆی من بران جوانەکەم. دوای خنکان و بێسەر و شوێنبوونی دەیان کۆچبەری کورد لە 3 ڕووداوی ژێرئاوکەوتنی بەلەم تەنیا لە ماوەی نێوان 21 تا 24 ئەم مانگە داواکاری کە سوکاری ئەمیرە و قوربانیانی دیکەش ئەوەیە کە حکومەت و لایەنە پەیوەندیدارەکانی هەرێم هیچ نەبێت تەرمەکانیان بۆ بدۆزنەوە و بیانگەڕێنەوە بۆ کوردستان، بەڵام حکومەتی هەرێم تەنانەت بە بەیاننامەیەکیش هیچ قسەیەکی لەسەر ئەم ڕووداوانە نەکردووە. بە پێچەوانەوە هێندێک لە بەرپرسانی حکومەت لەو بارودۆخەی هەرێمدا گەشتیان بۆ دەرەوەی وڵات کردووە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، ناحیەی گاپیلۆن.